خۆشەویستان لە تەوەرەی سێم و کۆتایی پرۆگرامی ئەمڕۆماندا باس لە بابەتێکەکەین بگومان ئەمڕۆ دوانزەی کانونی یەکەم لە بەشێک لە وڵاتانی جیهان بە ڕۆژی فۆتۆی ڕەش و سپی دانرێت و یاد ئەکرێتەوە و کۆمەڵێک پانێڵ و کۆمەڵێک سیمینار و کۆمەڵێک چالاکی و تەنانەت پێشانگای فۆتۆیش سازەکرێت وە کۆمەڵێک دیراساتی لەسەر ئەمبارەیە و لەسەر فۆتۆ ئەکرێ. ئێمە ئەمڕۆ بەگشتی تەنها لە وێنەی ڕەش و سپینە فۆتۆی ڕەش و سپینە بەگشتی باس لە وێنە ئەکەین لە بایەخی وێنە ئەکەین لە دوو ینی تەوەردا هەم لە ئەرشیف ئەنی چی ڕۆڵێکی هەیە هەم لە ڕووداوەکانە بێکومان کەوانیش لە ڕابردووە ڕوێندەوە یان ئەکرێ ئێستا ڕووداوێک ڕوودا چۆن لە غەزە چەنەها ڕووداوی دڵتەزێن هەیە چۆن لە سووریا لە دوای کەوتنی ڕژێمەکەی بەشار ئەسەد لە ڕێگەی کۆمەڵێک فۆتۆ و لەوش بەقووەتر با بڵێن ڤیدۆوە کێمە ئەمڕۆ باز لە فۆتۆەکەین ئەو ناسۆر و ئەو چرمەسەری و ئەو چیرۆکانە بە تەواوی جیهانەگەێنن. جا ئێمە لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز بێساران تۆفیق فۆتۆگرافەرمان کردووە کە بەسپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە کاک بێسەران بەخێر. ئەمە کە باس لە مێژووی فۆتۆ بکەین مێژوویەکی کۆن و دوور و درێژی هەیە لە جیهان بە تایبەتی، بەڵام با ئێمە باز لەوە بکەین گرنگی فۆتۆ. جا ئەم فۆتۆیە ڕەش و سپی بێ کەی پێشترە یان ئەم فۆتۆیانی ئێستا لە بابەتە ئەرشیفیەکان و لە ڕووداوەکان جا ڕووداوەکان مرۆیی بن سیاسی بن هەر بابەتێکی تر بن چ بایەخێکی هەیە فۆتۆ؟ سپاس بۆم دەرفەتە. فۆتۆ بۆ هەموو سەردەمێک و بۆ هەموو کاتێک بایەخ و گرنگی تایبەتی خۆی هەیە. سەبەر ڕێزت باسی شەڕی غەزە و کەوتنی بەشار ئەسەد و ئەوانت کرد ڤیدۆت بە نمونەیە نایەوە، بەڵام لە کۆتایی هەموو ئەم حەدەسانەیە ڤیدۆ نییە کە ئەبێ بە ئایکۆن. ئەوەی کە ئەبێ بە ئایکۆن فۆتۆیە ئەبێ بە ئایکۆن و لە تەواوی دنیاە کۆمەڵێک فۆتۆ هەیە کە پێیانەوترێ فۆتۆی ئایکۆنی نمونەکان زۆرن، بەڵام ڤیدۆ بۆ بەجێگرەوەی فۆتۆ، بەڵام فۆتۆ نەمە مەهامەکەی وەنە ئەو پەیامی لە پشتی فۆتۆکەوە ونی نەکردووە و بۆ ئەبەدیش فۆتۆ ئەمێنێتەوە، بەڵام بەپی سەردەم وەک ئێستا لە کوردستان هەیبینی جێی بایەخ نەماوە، بەڵام وەک پیشەعامەکە وەک هونەرەکە هەتا ئێستا زۆرترین پەیام و زۆرترین قسەی هەڵگرتووە. جا ئەگەر بینە سەر مەسائیلی دیکۆمێنتکردن و مەسائیلی ئەو شتانی کە لە ڕابردووە بۆ کە بە فۆتۆی ڕەش و سپی کراون، ئێمە لە مێژووە جەنگی قەرەممان هەیە کە ساڵی 1953 لە نێوانی تورکیای عوسمانی. پێش ئەوی بینە سەر ئەو بابەتە کاک بێسەران، تو باست لەوە کروتە لە هەرێمی کوردستان بایەخی نەماوە. ئایا ئەمەی کە بایەخی نەماوە لە هەرێمی کوردستان بۆچی ئەگەڕێتەوە؟ بۆ نمونە ئێمە فۆتۆگرافەری باشمان نییە یان ئەو دەستگا و لایەنانەی کە پەیوەند و پەیوەستن بەوەی کە گرنگی بەم بابەتە بن گرنگی پێنادەن پەیوەندی بە تاکی کوردیەوە هەیە لە هەرێمی کوردستان. ئێمە حەزەکەم لەسەر ئەوە ئەنجارەکەین هۆکار چێ لە هەرێمی کوردستان بەم ئاستا گەیشتووە؟ وەک قەناعەتی خۆم هۆکاری سەرەکی میدیایە. میدیا ڕۆڵی نەبینیوە لە دروستکردنی فۆتۆگرافەری باش، دەستگاکانی ڕاگەیاندن بایەخ بە فۆتۆ نایەن. من لە میدیاییشم کردووە سێشتە بەردەوامم، بۆ نمونە کامێرامانێکی ڤیدیۆ ئەڵێ هەر لەگەڵ ڕاپۆرتەکە تا دوو وێنێش بە مۆبایلەکەت بگرێت لە کاتێکە ئەمە دوو ڕوویایی جیاواز دوو بینینی جیاواز دوو کاری جیاوازن، ڕاستە نزیکیان بە یەک. میدیا ڕۆڵی نەبینیوە لە بەرەو پێشبردننی فۆتۆیە و دەستگاکان هەتا ئێستا نەیانتوانیوە هانی کەسێک بن کە بۆ پەرە بەم بوارە بات خۆی بدۆزێتەوە لە کام مەجای فۆتۆگرافیای ئیشەکەات. ئێستا وای لێ هاتووە سەردەمانێک فۆتۆ ئەی ژێهاندیت
ژیانی بۆ مسۆگەرە کردی ئێستا وای لێ هاتووە ئەوەی فۆتۆگرافەری ئەکات ئەوەی کە پێی ئەڵێن فۆتۆگرافەر وەک کەس ئەبێ بڕوا ئیشێکی تر بکات وردە وردە چاو تەماڵترین ئەندامی جەستەی مرۆڤە چاو ئەوەی تر تەماڵەکرێ بینینەکان وردە وردە بەرەو نەبینین و بەرەو چۆربوون بۆ مانایە ناکاتەوە هیچ نبینی بەو مانایی کە تۆ گۆشەکانی فۆتۆ نبینیت میدیا ئەو ڕۆڵەی نەبینی وەکە کەسێکی پیشەیی لە بواری فۆتۆگرافیا دروستکات و احتیمامیشی پێنەدراوە دیقەت بە چەند ساڵە لە پێش 2020 هەتا ئەمڕۆ کەیترەوە کۆتایی ساڵی 2024 چەند ساڵەکە ناوەندی حوڕەنگە فیستیڤاڵێکی فۆتۆگرافیەکە ساڵانە لە ڕۆژی جیهانی فۆتۆگرافیا لە کاتێکە ئێمە هەموو ئەو دیکۆمنتانەی کە لە چەند ساڵی ڕابردووە لە پێش 2020 ئەو هەموو جەنگە ئەو هەموو نامەتیە لە کوردستانە بۆ فۆتۆگرافەری کورد لە باتی فۆتۆگرافەرە بیانیەکان دیکۆمنتیان کردووە دەستگاکان و حکوومەت بە تایبەت کە وەزارەتی ڕۆشنبیری کە ئەمە ئەرچی سەرەکی ئەوە نەیتوانی مێژوویەک دروستکە و لە ساڵانی ڕابردووە دیقەت بە ئێمە ئێستا کوردستان لە سێبەری مێژووە ئەم کتێبەمان هەیە کە باسی هەر چوار پارچەی کوردستانەکە هیچ کام لە فۆتۆکان فۆتۆگرافەری کورد نەیکردووە گەڕیدەی بیانی بووە سیاحێک بۆ هاتۆتە کوردستان فۆتۆگرافەرێکی بیانی بۆ هاتۆتە کوردستانەوە ڕسمی گرتووە و سۆزان مسلاک هەمووی کۆ کردوێتەوە و لە دووتێ کتێبێک ئابڵاوی کردەوە هەنێ لە فۆتۆکان ڕاستە کورد گرتوویەتی بەڵام ئەمەنە بێنرخ سەیری ئەم فۆتۆیە کراوە و خۆی لە یاداشتەکانیە ئەڵێ چوومە دوکانێکی فۆتۆگرافی و دوکانەکەش معروفە کوێر لە سلێمانیایە داوای کۆپیەکەم لێ کردووە کۆپی وێنەکەی یاومەتێ بە نرخێکی زۆر کەم ئێمە ئەو ڕۆشنبیریەمان نییە بەرامبەر بە فۆتۆ و پێویستە لەسەر دەستگاکانی ڕاگەاندن لەسەر وەزارەتی ڕۆشنبیری و لەسەر حکوومەتیش کە نرخ بۆ ئەم هونەرە نرخ بۆ ئەم پیشەیە نرخ بۆ ئەم مێژوو بگەڕێنێتەوە ئێمە گەر باس لە گرنگی فۆتۆ بکەین بگمانە بە لە چای فۆتۆگرافرێکەوە باس لە گرنگی ئەمە بکەین گرنگی فۆتۆ چییە لای ئێوە بە تایبەتی لە ئەرشیفکردنی بابەتە نەتەوەی نیشتیمانیەکانە بۆ کارەساتانی بنمونە کورتایەتێ پەڕیەوە هەر لە ئەنفالەوە هەر لە ڕووداوەکانی کیمیابارانی هەڵەبجەوە ئەمانە چەندین شتن کە تاوکو ێسش بە هەندێک وێنە ئەناسرێتەوە کۆڕەوە بڵێ بزڵت باسی کیمیابارانی هەڵەبجەت کرد یعنی کیمیابارانی هەڵەبجە فۆتۆ ئایکۆنیەکەی عومەری خاوەر ئەوەی جێگە لە فۆتۆ ئایکۆنیەکان کە هەڵەبجەی پێ ناسرێتەوە ڕەمەزان ئۆستورکەی گرێ لە کاتێکە ئەم شۆڕشەی ئێمە بە چەپ و ڕاستیەوە بە ئیسلامی و عیلمانیە و هەمووی ڕاگەاندنیە بۆ هەمووی کامێرای فۆتۆ و کامێرەی ڤیددیویانە بۆ نەیانتوانیوە یەکەم بن و لە سەردەمی شۆڕشا بۆ نمونە خاتوهێرە ئیبراهیم محمەد و کاک عەباس ئەمانە ئیشی ڤیدۆ و ئیشی فۆتۆیان کردووە لە ئەوان دووەم ڕۆژی کارەساتەکە فریاکەون بچنە هەڵەبجەوە بەڵام کەسێک لە تورکیاوەیەت فریاکەوێت ئەم فۆتۆیە بگرێ و پێش ئەوان بکرێت و بێ بە فۆتۆیەکی ئایکۆنی باخی پێنەدراوە و هەر کاتێک کە ئەم دەستگایە و هەموو دەستگاکانی تر بە نرخەوە لە فۆتۆیەکیان ڕوانی کەواتە ئەو دەستگایە هەموو دەستگاکانی تر ئەتوانن گرنگی بن بە فۆتۆ هەتا ئێستا ئەو گرنگجەم لە هیچ دەستگایەکان نەبینی باش ئێمە وتمان ئەمڕۆ ڕۆژی لە بەشێک لە وڵاتان ڕۆژی گیانی با بڵین فۆتۆی ڕەش و سپیە بەڵام ئێستا لەوانەیە بینەرێک بڵێ ئێستا وێنەی ڕەنگاوڕەنگی زۆر جوانی زۆر وەکۆڵێها دەستکاری کراوی بە فلتر هەیە چ پێویستەکە ئێمە ڕۆژە بۆ ڕۆژی جیهانی وێنەی ڕەش و سپیدانین هەر بەڕاست گرنگی وێنەی ڕەش و سپی کاک بێسەران لە چیە لە سەرەتاوە باسی ئەوی جەنگی قەربەم کرد و شەڕی ناوخۆی ئەمریکا کە ساڵی 1861 لە ناوخۆی ئەمریکا بۆ ماوەی 4 ساڵ جەنگی ناوخۆ بووە و بۆ ماوەی 3 ساڵ جەنگی قەرم بۆ لە بینی تورکیای عوسمانی و ڕووسای قەیسەریە
و ئەمانە هەموو بۆ ساڵی 1950 بۆ 1970 جەنگی جیهانی بۆ، بەڵام لە ساڵی 1950 جۆرج هانچی پێڵەن فۆتۆگرافەرە بێبەختەکە تەختی جەنگی جیهانی یەکەم ئەکا، هیچ کام لە ئەو سەربازانەی ناو فۆتۆکانیشی نەماون، هەمووی لە جەنگەکەیە کوژرا و بۆیە پێوتێ فۆتۆگرافەرێکی بێبەخت. ئەم دیکۆمنتانە هەمووی بە فۆتۆی ڕەش و سپی کراوە و تا ئێستش کە ساڵی 2024 ئەگەر تۆ بتەوێت دیکۆمنتەریەک، بتەوێت فیچەرێک، بتەوێت فیلمێک لەسەر ئەو حەدەسانە دروستکە ئەبێ ئید لە بگەڕێتەوە بۆ فۆتۆکانی ئەوان لە ڕووی چەکەکانیان چی بوون، جلوبەرگەکانیان چی بوون و ئۆتۆمبیل و کەرەسە سەربازیەکانیان چی بوون. تا فۆتۆی چی ڕەش و سپیە، بۆ نمونە ئەو فۆتوانی کە لە ڤێتنامە جیراون هەمویان ڕەش و سپین، بەس کاتێک کە تۆ سەیریەکەی ئیحساسێکی وات پێ بەخشێ، تۆ سەیری وێنەیەکی ڕەنگا و ڕەنگەکەی ڕەنگی تایە بە جۆرە لە جۆرەکان، بەڵام ڕەش و سپی تۆ بە ڕەنگا و ڕەنگی بینی. بەڵام ئێستا لەم سەردەمە وای لێ هاتووە و هەمووشمان ڕاهاتوین بەوە کە بە فلتەرەکانەوە نەبێ خۆمان ناناسینەوە، خودی خۆمان ڕازینین ئیلا ئەبێ فلتەرێک بێت چاوا لێ بکاو برەوە. ئەوە خانمان زۆر تیا شارەزان لە سناپچاتە. ئەمە کاریگەری خراپی لەسەر فۆتۆ جێهێشتووە، ئەوەی کە ئێستا بایەخی پێدرێت تەنها ئەو فۆتۆیە کە پێڵەن فۆتۆی مۆدێل و پێڵەن فۆتۆی ویدینگ و نازام کۆمەڵە ناوی قەبەی لێنراوە کە لە ئەساسا نەمەهارەتی فۆتۆگرافی تایە و نەهونەری تایە، هەموو کارەکان فلتەرەی کات. زۆر باشە، ینی وەکوی کە بازت کرد بەڕاستی چاوی کامێرا هێندە گرنگی هەیە وەک لولەی تفەنگێک لە ڕووداوەکاندا کە بمێنێتەوە یان کاریگەری هەبێ لەسەر ڕوتەنەتەوایەتیەکان لەسەر ئەوەی کە بۆ مێژوعی هێڵێتەوە. کامێرا ئەگەر پرسیار لە من بکەی چەک گرنگە یا کامێرا بەبێ دوو دڵی پێ دەڵێم کامێرا. نمونەی شڕی ڤێتناممانەیە، مدیری بەڕێوەبەری پۆلیسی سایگۆن دیلێکە کوژێت، ڤێتکۆنگێکە کوژێت بە دەمانچەکەی. لەو کاتەیە ئەو فۆتۆگرافەرەی کە لەوێ بێڵێ جەنراڵ دیلەکەی بە دەمانچەکەی کوشت، بەڵام من جەنراڵم بە کامێرەکەم کوشت. ئەو کوشتنە ڕاستیە و ئەو کوشتنەی کە ئەم باسیەکە ئەو یەک جار بوو مرد و تەواو، بەڵام بەڕێوەبەری پۆلیس هەتا کۆتایی ژیانی کەس ئیشینایە پیانەوە تۆ دیلکوژی، کەواتە کاریگەری کامێراکە زیاترە وەک لە کاریگەری چەک. بەڕای من ئەوەی کاکدانە هەر کە هات بۆ ستۆدیۆ دڵنیام تۆش سەرنجی ئەوە داوە. ئەمە چییە کاک لە نیشتیمانی ئاگرەوە؟ کتێبێکی فۆتۆگرافیە ڕەنگە بۆ ئەمڕۆ کە 2024 ئێمە سوود لەم کتێبە نەبینین، تەنها وەک ئەلبومێکی یادگاریەکانی خۆمان سێری بکەین، بەڵام بە پێی تێپەڕبوونی کات نرخی ئەم کتێبە ئەزانێەوە ناوەکانی دوای ئێمە و یەکەم کتێبی فۆتۆگرافیشە کە فۆتۆگرافەرێکی کورد لەسەر قەزیی کوردی خۆی بیکە. ئێمە مێژوەکەمان هەتا ساڵی 2011 کە حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی بوو، ڕۆڵی بۆ فۆتۆگرافەری کورد جێڕایەوە کە بتوانێت فۆتۆگرافەری کورد مێشوەکەی خۆی بە فۆتۆ تۆمار بکات. پێش ئەو حەدەسە پێش ساڵی 2011 هەموو ئەو حەدەسانی کە بەسەر کووردا هاتوون کەسانی بیانی و کەسانی وڵاتانی تر بوون مێژۆکەی ئێمان بە فۆتۆ نووسێتەوە، بەڵام لە دوای 2011 گۆڕانکاری بەسەرا هات گەشتەوەی کە فۆتۆگرافەری کورد مێژوی خۆی تۆمارکە. ئەمە شتێکە لەوە کە دیکۆمنتی 25 ساڵ جەنگە لە کوردستان، جەنگی ئەنساری ئیسلام و جەنگی تیرۆریستانی داعش سێ نوسخە مێناوە بۆ ئێوە و ئیشان بۆ باش. کاک بێستەوانکە پرسیارێکی تر بکەین، فۆتۆ ئەتوانێت لە کەیسە نەتەوەییەکانە حتا تەنانەت لە کەیسە شخصیەکانیشە بتوانێت ڕۆڵی یەکلاکەرەوە ببینێت لە بۆ نمونەگەر لە کەیسە نەتەوەییەکانە باسکەین بوونە
فۆتۆکانی هەڵەبجە ئەنفال کۆڕە و ئەو هەموو نەهامەتیانی بەسەر کورد لە باشووری کوردستان یا لە هەر پارچێکی کوردستان هاتوێ لە دادگا نێودەوڵەتەکان لە مەحافیلە نێودەوڵەتەکان ئەتوانێت کەیسەکان بە جۆرە لە جۆرەکان یەکلا بکاتەوە ڕۆڵی هەیە بەشیدی بەڵێ مەسەر کاتی دادگایکردنی سەدام ڕاستە ئەنفال کارەساتێکی قورس و گەورە بوو و کارەساتێک بوو زۆرترین مرۆڤی کوردی تیا سەرنگون کرا تیا لە ناوبران بەڵام کاریگەری کەیسی هەڵەبجە زیاتر بوو چکە فۆتۆ و فۆتۆگرافەکان توانیان کارەساتەکە هەڵەبجە دیکۆمنتکەن بەڵام هیچ دیکۆمنتێکمان نییە لەسەر ئەنفال کاتێک فۆتۆ لەدایک بوو ئەنی ئەمە قسەیەکی زۆر بەناوبانگە لەسەر فۆتۆ ئەڵێ ئیتر کاتێک فۆتۆ لەدایک بوو ئیتر جێڕانەوە کۆتایی هات بوو بەبینی کەواتە فۆتۆ ڕۆڵی یەکلاکەرەوە بینە ئەمە لە کۆڕەویشە ڕاستە ینی جەنابەت ئەزانی ئێمە کاتێ لە 91 کۆڕەوی گشتگیر لە هەرێمی کوردستانە بوو ئێستش ینی بە چیرۆک بە نووسین ئەنووسرێت و بەڵام ئەو فۆتۆیانی دائەنرێ لە پاڵی وەکوڵە چیرۆکەکە تەواوەکە بە ئەچیدی وایە ئەگەر فایق حەمە ساڵح نەبووایە ئێمە هیچ دیکۆمنتێکمان نەبوو لەسەر کۆڕە و لەسەر جەنگی شەڕی ناوخۆ لەسەر ڕۆژانی ڕاپەڕێنی حوتی سێ و ئەو ڕۆژانەی لە دوای حوتی سێ و کوردستانی تی ئازاد کرا لەبەرەوە پێویستە من وەک خۆم لێرەوە سوپاسی فایق حەمە ساڵ حەکەمەوە پێویستە وەزارەتی ڕۆشنبیریش ڕێز لە کارەکانی مامۆستا فایق حەمە ساڵە بگرێەوە ڕێز لێنانی بۆ کات چکە بەڕاستی مێژووی تۆمار کرد. باش ئەزمموی خۆتان لەگەڵ تۆمارکردنی فۆتۆکانە لە ڕوودا و خۆش و ناخۆشەکاندا چیان شتێک کە بیرت نەچێتەوە حەزکەی لێرەوە باسی بکەیت کاتێک کە تۆ ڕووی بۆ حەدەسێک ڕووداوی خۆشی تیانی بە تایبەتی جەنگ ئەوەی کە من هەڵم بژاردووە ئیشی تیا بکەم فۆتۆگرافەری جەنگی بووە لە جەنگەکانە ئیشم کردووە دیکۆمنتی جەنگەکانم کردووە و جەنگ هیچ یادگارێکی خۆشی تیانی تەنانەت کاتێک کە ڕۆشتوین لەگەڵ هاوڕێکانمانە بۆ تەختیەکردن بە تایبەتی ئەو شەوەی کە داعش بە تەواوەتی نزیک بووە لە کەرکووک و ئەمیر شێرک و فاتح شوانی و کۆمەڵک پێشمەرگی قەرمانی تر شەهید دەبن لەگەڵ برادەرەکانمانە وێنەمان کرد جاین کاممان لەو سەرەوە ناینەوە شتی خۆشی تیانێ ئەوەشی کە بیرم نەچێتەوە ئەوە بوو لە ساڵی 2016 خەڵکی دانیشتوانی حەویجە و ڕیاز و ڕەشاد و ئەمانە ئاوارە بوون لە ژەردەسی داعش ڕایەنەکرد هاتبوونە بەردەم ساترەکانی پێشمەرگە لە نێوانی پێشمەرگە و داعشا خەتی تەماسەیە کە ئەم شوێنە هەم بۆشایی ئەمنیە و هەم ئەوبووی ئەولا و حەزەرکردنی ئەملا و ئەنە مناڵک لە دایکە بێ دایکەکەی بەسەر ئەم مناڵەوە تا ئەمبولانسی پێشمەرگە هەڕوا بەدەم دایکەکەەوە دایکەکە جانەسپێرێ ئەو قەت بیر ناچێتەوە دەوترێت من حەزەکەم لە دیوعاتفێکی خەڵکەوە کە باس لە فۆتۆگرافەرەکە پرسیارێ بکەم زام ئەمە وایە یان نا مەهامێکی تر هەیە لە دوای ئەم وێنەوەکێگرێ وترێ زۆر جار بینیومانە لە سەحراکانی ئەفریقا داڵێک مناڵێک کە لە برسانە بەس ئسقان و چەرمەکەی ماوە ئەیخوا ڕسمێ گیرێ دەوترێ ئەم فۆتۆگرافەرە لە باتی ئەم مسەورە لە باتی خەریکی ئەمە بێ بچی ئەوە ڕزگارکە ئێمە هەل لێرە لەم جێگەی تۆ گروپێکمان لەسەر بابەتی ژینگە و سروشتی کوردستان ئەوە کرد دوو فۆتۆگرافەری تیا بووی چەکەم بە خۆشی بەویتری وتبوو ئەگەر پڵنگ پەلاماریدە دڵنیا بە من خەریکی فۆتۆکانی خۆمە بم نیان بدەمتەوە بەڕاست بۆ فۆتۆ ئەو چرکەی کە ئەوێ لە زوومی کامێرەکەیەوە بیچرکێنێ و ئەو ڕووداوە بگوازێتەوە ئەوەندە لای گرنگکە ئاگای لەوە نیە چی ڕوئەدا بۆی ئەم لایەنم ئینسانەکەی مرۆڤێکی زاڵ بێ کە هاوکاری ئەو کەسە بکات لە بەردەمایەتی فۆتۆ مەسەل نمونەی ئەوەی ئەفریقات هێنایە ئەو کەسەی کە ئەو ڕسمەی گرت کەوتە بژەر حاڵەتی نەفسی خۆیەوە پاش ماوەیەکی زۆر و خۆشی ئینتحار کرد
وتی منم توانی مناڵەکە ڕزگارکەم بەڵام نەمکرد فۆتۆکەی گرت لە کاتی خود لە سەردەمی خۆشیە کە ئەو فۆتۆیی گرتووە وتی من بە مناڵێک مرد لە برسا من فۆتۆکەیم گرت بەڵام هەزارها مناڵی ئەفریقام پێنەجاتدا هەموو کاتێکیش وەک خۆم کە ئەوشی کە لە برادەرەکانم بیستووە فۆتۆ وەک ڕاوکردن وایە هەموو دەقەیەک نییە کەواتە با پڵنگەکە بتخوا من ڕسمەکە بگرم دوای گەرکرا ڕزگار دەکەم ئەبەو شێ کابێ بیر لە دوای فۆتۆکاکرێتەوە کە چەند کاریگەریە بێ وەکو مناڵەکە یەک مناڵ مرد بەڵام چەنەها مناڵی ئەفریقای پێ ڕزگار کرا لە پێشە بیت لە فۆتۆکەکەم و دوای بیت لە ڕزگارکردن دەکەمەوە ئەوە شێ زۆر باشە باسی لەو کرد ئێمە لە بواری ئەو فۆتان نەیە هەتا بێینە دواوە ئەوەی کە گرنگە ئێستا بابەتی بزنسە ینی بۆتە بابەتێکی سەرمایه‌داری فۆتۆگرافی پێم چی بۆ کەسانی کە ئەهانوێ لە بواری فۆتۆیە خۆیان پێ بگەن بەو لایەنە باشی کە بەڕێستان باسیەکەن بۆ دوکیۆمنتانی کە ئەبێتە یادەوەریەک بۆ نەتەوەیەک بۆ بەسەرهاتێک بۆ ڕووداوێکی گرنگ بۆ بابەتێکی مێژووی ئایا بەڕاستی ئێمە توانین پەرە بەم بابەتە بدەینەوە یان ئەو تا لە خۆمانە زیاتر پەری پێ بدەین من ئەوم نەوتۆ بڵێن لایەک تەنیا فۆتۆی جۆنرالیستی باشە هەمووی واز لە فۆتۆی بڵێن جوانی و سروشت و نازانم چی بێت بەسم لەو لایەنێک کە کەوتوتە دواوە بەڵام ئەوەی کە ئێستا ینی دەست ئەیاتە کامێرا تەنیا ئەمەنجی ئەوەیە ئیشی مۆدل بکات ئەی وەرزشی ئەی جەنجی ئەی سروشت هەموو ئەو مەجالانەی ترکە کە فۆتۆگرافی ئەتوانێت ڕۆڵی تیا ببینێ ئەوانە هەمووی پژیوە خرێت ئەمە کەم تەرخەمیەکەیە لێرە فۆتۆ سەردەمێک بووە ڕەنگە ئێستا بیرکردنەوە غەڵەت بێت کاری فۆتۆگرافیەکە غەڵەت نەبێت سەردەمەکە غەڵەت بن سەردەمانێک هەمان ئیشم کردووە 15-16 ساڵ لە بەردەرکی سەرا کامێرەم لە ملا بۆ وەک وێنەگری گەڕۆک ئیشم کردووە بەڵام لەگەڵ وێنەگری گەڕۆکیەکەیشا حەزم کردووە دیکۆمنتی گەڕەکە کۆنەکان بکەم چکە لە ساڵی 92 کە من بۆ یەکەم جار یەمە بەردەرکی سەرا و ڕسم ئەگرم بیرم لەوە کردوەوە سلێمانی ئەبێ لە بیرما بۆ سلێمانی ئەگۆڕێ سلێمانی گەورە بێ هەنێک شوێن هەر نامێنن بیرم لەوە کردێتەوە گەڕەکە کۆنەکان خانۆ کۆنەکان ئەم شتانە دیکۆمنت بکەم پاشان بیرم لەوە کردێتەوە هەموو ئەو جنگانی کە ڕوویاوە لە بینی حیزبە کوردیەکانە ئەوانە دیکۆمنت بکەم چوم ئەوانەیشم کردووە بەڵام لەگەڵ ئەوەیشا هاتووم لەبەر سەرایە ڕسمم گرتووە لە پەیمانگا و لە زانکۆیە وەکو هەموو فۆتۆگراف ئەمان بۆ بژێویەکە بووە بۆ بژێویەکە بۆ لە کاتێکیشا کە گەشتە ئەوەی کە بێتە لایەنی ڕۆژنامە نووسیەکە بەڵێ بە فۆتۆ ڕۆژنامە نووسەکانی شتوانیەوە پارە پیا بکەم هەر مۆدێل نەبوو وەک دوا پرسیار گرنگی پێشەنگا بۆ فۆتۆگرافەران لە هەرێمی کوردستانە تا چەند گرنگی ئەدا بە کارەکە و هاوکارێکیشە بۆ ئێوەی فۆتۆگرافەران کە هەوڵ بن بۆیی لە ساڵانە لەم پێشەنگایانەیە فۆتۆکانتان نمایشکەن و جێی سەرنجی ئەو کەسانە بێ کە سەردانی پێشەنگاکەکەن تا چەند گرنگە ئەمە بەشێکی پرسیارەکە بەشێکی لە هیچ پێشەنگایەکی نێودەوڵەتی جەنابەت بەشداریت کردووە؟ بەڵێ سەبارەت بەوەی کە پێشەنگا بکرێتەوە تا چەند گرنگە هەموو چالاکێکی هوەری بوو لە هەج بوارێکا بێت مەسەر کۆنسەرتێکی میوزیک بۆ گۆرانی بێژە و موزیسیانێک گرنگە بیر و ڕایتی ئاگۆڕێتەوە ڕەنگە لەسەر ئاواسەکان قسە بکرێ و بۆ شێوازە بە هەمان شێوە بۆ فۆتۆگرافیش ئەمە هەر ڕاستە مەسەل تۆ بەشداری لە پێشانگایەکە من بەشدارنی یەم فۆتۆکەی تۆ بینم فکرێکی لێوەرەگرم بینینێکی جیاوازە بینم ڕەنگە بۆ ئەمڕۆ نابۆ سبەی ئەو بینینەی تۆ ئەو فۆتۆی تۆ شتێکی تر بە من ببەخشێت من بتوانم کارێک بکەم 100% کۆپیەوەی تۆ نەبێ بەڵام سەرچاوی بیرۆکەکە ئەو بینینەی تۆ بێت بەڵە گرنگە بەڵام بەداخەوە چەند ساڵێکە و چارێکیانە نەماوەکو پێم وتی ئەوەی کە هەیە و نییە لە هەولێرە فێرگەی فرێمینگ هەیە بۆ فۆتۆی ڕۆژنامەوانی
ئەوان زۆر چالاکترن لە سلێمانی لە ئێستا مەسەل ساڵانە وەرکشۆپەکەن ساڵانە خەڵکی تازە ئەیەن نەبوارەکەەوە پەروەردەی ئەەکەن لەسەر ئەو شێوازەی کە بەشداریت کردووە لە هیچ پێشنگایەکی نێودوڵەتی باچیدی بەڵام لە تبلیسی لە جۆرجیا ڤیرسیڤاڵی پارپینیان لە فەڕەنسا. دەستخۆش ئێمە ئەمڕۆ دیوی پشتەوەی وێنەکانمان بینی هەر بەڕاستی بە چاوێکی ترەوە بۆ بابەتەکە ماڕوانی سپاس دەکەین بۆی کە لەم تەوەرە لەگەڵمانەوەی سپاس بۆ بەڕێز بێساران تۆفیق فۆتۆگرافەر کە لەم تەوەرە لەگەڵمان بوو.